لە هەرجاکی بن دەمباش دەمێ پێشکەشکردنا بوتەنە دەمژمێر شەشە بوتەنەمە ئیرۆ تایبەتە بێ خیانەتە 16 ئۆکتۆبەر کۆد 16 دهێ 2017 هەتا ئەنجامدان کو سەرێ سبها 16 ئۆکتۆبەردا ساڵ 2017 ئێریشە هێزن عێراقی و چەکدارن حەجدا شعبیە بێ پشتەوانیا تۆپخانن وڵاتێکی جیران بۆ سەر کەرکووکێ دەست پێکر و پێشمەرگیان کوردستانی بەرسەوەکە بەهێزدان لێ خیانەتە گروپەکی خیانەتکار دنابایەکیتی نیشتیمانی کوردستاندا دەرز خستەنا بە بەرێن هێزێن پێشمەرگەدا. خیانەتە 16 ئۆکتۆبەر خەنجەرە ژەحرکردی و هەوڵە بێ ئومێدبوونە نەتەوەیەک. دە 25 ئێلوونە ساڵە 2017دا پرۆسەیە ڕێڤپراندۆمە سەرخۆبوونە کوردستانێ بێ سەرکەفتی هاتە ئەنجامدان و ئاستێ تیبوونە سەر بخەبوونێ دەنابە کوردستانیان و وڵات پارێزاندا گەهشتە بلندترین ئاست. حکوومەتە عێراقی بەردەوام گەپا بکارانینە هێز لێ دژی هەرێمە کوردستانێ دەکرد و لاوازبوونە گروپەکی خیانەتکار دەنابە یەکێتی نیشتیمانی کوردستاندا بێ سەرۆکاتیا لاهۆر شێخ جەنگی و ئاراس شێخ جەنگی و هەڤالبەندێن وان بە دەرفەت زانیداک و دنەبارێزێن پێشمەرگەین کوردستانێدا دەرزێ دروست بکێ. دوو ڕۆژان بەریا خیانەتە 16 ئۆکتۆبەر ساڵە 2017 ئاماژەیەن خیانەتێ دیاربوون و سانگەرێن پێشمەرگە بە فەرمانە گروپە خیانەتکار و بەڕێککەوتنێن نەهینی لەگەل حکوومەتە عێراقی و سەرکردێن حەجدە شعبی هاتنە ڤالەکردن. دەسەرێ سبها 16 ئۆکتۆبەردا ئێریشە هێزێن عێراقی و چەکدارێن حەجدە شعبی بێ پشتەوانیە تۆپخانێن وڵاتێکی جیران بۆ سەر کەرکووکێ دەست پێکرد و پێشمەرگەین کوردستانێ بەرسبەکە بەهێزدان لێ خیانەتە گروپەکی خیانەتکار دنەبە یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەرسخستەنا بە بەرێن هێزێن پێشمەرگەدا. دێ ڕۆژە خیانەتێدا حکوومەتە عێراقی بڕێککەوتن لەگەل گروپی خیانەتکار دەنابە یەکێتیدا ئێریشی کەرکووکێ و خۆرماتۆ کرد بە سەدان وڵاتیان کورد شەهید و بریندارکردن و نێزیکێ 200,000 کەس ژوان سنووران دەربەدەربوون. لاهۆر شێخ جەنگیش بۆی بدەستوە ئانینە بەرژەوەندیên مادی بوو سەدەما ماڵوێرانیە کوردان و ژ دەستدانە 51 لە ساڵسەدی ژخاکە هەرێمە کوردستانێ. هێزێن عێراقی خۆستن دەستێ خۆ بگهێنە هەولێرێ و دهۆکێ قوارەیە هەرێمە کوردستانێ ژەناو ببن لێ هێزێن پێشمەرگەین کوردستانێ لە مەحوەرێن پەردێ سحێلە مەحمودیە و تلسقوف شەڕێمان و نەمانێکردن وانەیەکدانە دوژمن و جارێکە دن هەزر نەکێ ئێریشی سەر کوردستانێ بکێ. هەفدەم لەگەل ئێریشە حکوومەتە عێراقی بۆ سەر کوردستانێ جاشە کەناڵێن مەدیاییên کوردی پرۆپاگەندەش بۆی دوژمن دەکردن بە ئاوایەکی ڕاستەڕاست پێشوەچوونە دوژمن بە دوگوهاستنداک و وەرەیەن کوردان نەهێلن و دابەزێنن و ئەو جاشە کەناڵێن مەدیاییên کوردی دڵخۆش بوون بە ئێریشە حکوومەتە عێراقی بۆ سەر هەولێر و دهۆکێ. ئاراس شێخ جەنگی دەدەمێک و بەدەهان لاوێن کوردێن کەرکووکێ دەهاتنە کوشتن و بەسەدان کەس دەربەدەربوون ژوانڕە دگوت ڤەگەرنە کەرکووکێ ڕەوش ئاساییە ڤەگەڕێن بە دۆمینێ و تاوڵەیە بکەن. ئەوە بە هەمووی بزان حیاتەکەم کەرکووچ وەرنەوە بۆ کەرکوو دۆمینێ بکەن تاوڵەیە بۆ خۆم دامنیشی لەگەڕیان دانیشن بۆ خۆمان لە باتیەوەی بێن داوەتمان بکەن. کۆسرەت ڕەسوول جێگرەیەکێ سکرتێرێ گشتی یەکێتی دەداخوێنیەکێدا ئەو گروپی خیانەتکارێنا بە یەکێتی بە کالفام بنافکرد و بە کارەساتە بەسەر کەرکووک و خۆرمات و دەهاتی داستوێ کالفامێن یەکێتی دەیە. ڕۆژە 18 ئۆکتۆبەر واتە پشتی خیانەتێ بدوو ڕۆژان مەلە بەختیارە بەرپرسیارێ دەستەیە کارگێریە مەکتەبە سیاسیایەکێتی نیشتیمانی کوردستان گۆتکۆ هەرزە کار و هەرزە فامێن نابایەکێتی بەرپرسیارن دەبەر خیانەتە 16 ئۆکتۆبەردا. وژالی خۆبەژی دکتۆرە نەجمەدین کەریم ئەندامی مەکتەبە سیاسیایەکێتیە وی دەمی گۆتک و تاقمێ خیانەتکارێ یەکێتی خیانەت دنابە خوینە وان دەیە و خاک فڕۆشی کریە بە پیشە و کار. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرن عێراقی وی سەردەمی و نووریل مالکی و چەندین بەرپرسیارن عێراقی
سپاسیا خیانەتکاران کردنک و کەرکووک و بەشێکی مەزن ji خاکا کوردستانê بەبێ بەرەبانیکردن ڕادستی حکوومەتە عێراقیکردن. أنا أسجل الاحترام والإعجاب بالقرارات والمواقف التي اتخذها الاتحاد الوطني. پێشتێک و کەرکووک هاتە داگیرکردن سف کاتیب ئالا کوردستانی هاتەکردن و پێشمەرگە و ڕەمزێن کوردستانێژی ژەوی دەمی بە و حتاوە کە ئیرۆ نافتا کەرکووکێ تێدەزین و مەزنترین پرۆسەیە گوهاردنا دیموگرافی لە کەرکووکێ تێبەجیکردن. دیەکەم ساڕۆژە خیانەتە 16 ئۆکتۆبەردا سەرۆک مەسعود بارزانی گوت و لە کەرکووکێ خیانەتەکە مەزن هاتەکردن. بەڵێ تەماشەوان نێژازێ vêm جارێ بهتر گوتوبێژ بکەم لەگەڵ دکتۆرە ڤیان سلێمان سکرتێرە یەکیتیا ژنên کوردستانê و هەروەها مامۆستا ڕۆژهات ئامەدی سیاسەتمەدارێ باکوورێ کوردستانê و لەگەڵ برێز نووری بریمۆ ئەندامی کۆمیتە ناوەندیە پارتیا دەموکڕاتە کوردستان سووریا. دکتۆرە ڤیان ئەزێ جەمتە دەست پێ بکەم 16 ئۆکتۆبەر بۆ کوردستانê چواتەیەک ژێرە هەیە ji ber çê سەدەم چ بوون ku ew xiyانeta mezin hatekirin ku ڕێژا 51 لەسەر سەدی ji خاکا کوردستانê یا herêma Kurdistanê hate ji destdan. بەێ ڕاستی ببیر ئینانە بێ ڕۆژێ هەر تاکێکی کوردستانی هەر تاکێکی کورد هەر جهەکی دنیای هەبێت جارێکا دی بریناویا 100 ساڵی ئازر دەبە. ئەف ڕۆژە ڕۆژەکە ڕەشە دیرۆکە کوردستانێدا ڕۆژەکە ڕۆژە گەهاندنا ناومێدیەیە پشتی 100 ساڵان و کووردا بزاوە ڕۆزگاری خوازە کووردا گەهشتە تروبکێ گەهشتە گوپیتکێ و هەمیە بە ئێک دەنگ زێدەتر ji 93 سەدێش خەلکی هەرێما کوردستانê دەنگ پشتەوانیە خۆ بۆ پرۆسە ڕێفراندۆمê دەربڕی bi dengê xwe yê belê gotinê komelgehek nêvdewletî belê em milletekî em hejî serbexweyîne em hejî dewletbûnê ne û wextekê da ku pêşmergehên qehreman û rolê wanayê qehremanane beramberî hêzên teroristên Daeş û xwegorîkirina wan ya bêwênel sertaserê cîhanê deng vedabû û navbangê Kurdan bi şêwazekê dîtir di nav xelkê dewletan da dihat û diçû û hevsoziyek di gelekê bê dewlet durist dibû careka dîtir ziyaneka îstratîjiya zor mezin bi doza gelê Kurd ket. Ji encamê evê xiyaneta reş ewa texmekê ji navêketiyê da milletê Kurd kirî ewa li herêma Kurdistanê kirî radestkirin. Careka dîtir ziyaneka mezin li herêma Kurdistanê ket ziyaneka siyasî ziyaneka aborî û ziyaneka zortir bi takê Kurd bi takê Kurdistanî ziyaneka saykolojî ziyaneka meعنوî ziyaneka bi rûwanebûn xwe ku aya ez dê çêm careka dîtir û wekû her takekê mirov li vê dinyayê bibime xudan dewlet bibime xudan mala xwe li servan her ersê astan evê xiyaneta reş evê rûdawa nexweş pêgeh û hêza navkoyî û pêgeh û hêza Kurdistanî li ser astê dinyayê zivran deve xaleka nizm zivran deve xalekê ku zilhêzên dinyayê daxwaza rewaya xelkê Kurdistanê ku zêdetir ji 93 salê bû piştgoh babin hevsoziyê gel encamên referandumê nekin li ser astê navxweyî bû egerê dûberekiyê egerê dûberekiyê û sêberekiyê û neyek gotariyê nav hêzên siyasiyên Kurdî de ku heta nûke jê ku ev 3 sala derbas dibin hêşta em destê vê çendê dinalînin wekû takên Kurdistanî ji bil hindê jê ku bo egerê nemana birwa û baweriya takê Kurd bixwe û dawaya rewaya xwe di nav zatê xwe da ev hemî mixabin ve rêja wê xiyanetê bûn ewa hindek kesên kalbam û nezan û xiyanet xatfiroş li gelê Kurdistanê kirîn. باشە دکتۆرە ڤیان لەگەڵ من بمێنە ئەزێ دووبارە vegerimme cem te zina bere xwe dimecem
سیاستمەدار ڕۆژهات ئامەدی مامۆستا ڕۆژهات وەکە سیاستمەدارێکی باکووری کوردستانی تا خیانەتە 16 ئۆکتۆبەر چ شڕۆڤێ ژێڕەتکێ گەلۆ ئەو سەدەمێن سەرەکە چ بوون و بوون خیانەتە 16 ئۆکتۆبەرێ وەرێ ئەنجامدان و بتایبەتی گەلێک ئالی بە هەفتوو گرتن لە دژی هەرێما کوردستانی ڕێکەوتن و مەبەستە سەرەکەژێ نەهێشتنە قەوارەیە هەرێما کوردستانی بوو پێکجاری مامۆستا ڕۆژهات وەکە حتاکو مامۆستا ڕۆژهات بەگەرێت دووبارە بگەرمە جەمێ مامۆستا نووری هەمان پرسیار ئەو سەدەمێن سەرەکە چوبوون و خیانەت هاتە ئەنجامدان دە هەمان دەمێدا بە ئاوایەکی شەو و ڕۆژێکێدا گەلک ئالی لە دژی کوردان ڕێککەوتن بێگومان بە ئالیکاریە دەستێکی نابایەکی تیدا حتاکو لە دژی کوردان ئاوای مەزن ڕاوەستان مەبەستە هەری سەرەکەژێ نەهێشتنا بەیەکجاریە قەوارە هەرێما کوردستانی بوو ینی بڕاستی تشتێک و 16 ئۆکتۆبەرێ بووە خیانەت بوو سەفقە بوو تشتێکی گەلک ئەرزان بوو و دیرۆکا کوردادا گەلک تشتێ وسا بوونە چونکی دژمنێ کوردا تجارە ڕانەوەستیە بەتایبەتی هەر چار پایتەختێن داگیرکەرێن کوردستانی هەر چەنداکی جارێکێ مەسەلان هەفتێ لە شۆڕەشە ئەیلولێ لە ساڵە هەفتێ و پێنجا لە نزانکەنگی هەرتا ڕۆژە ئیرۆ 2014 بەغدادێ ڕەواتب سەر مخصصاتی مالی ئیقلیم کوردستان نەدان 2014 هەر چار پایتەختێن داگیرکەرێن کوردستانی داعش بسەر هەرێما کوردستانی دادا خیانەتە 16 ئۆکتۆبەرێ ئەوانە گشتێک هەولدانن داکو چاوی کوردا بشکینن جاکو یا 16 ئۆکتۆبەرێ براستی تشتێکی ینی گەلک مخابن و جێ مخابنەیە و تەرەفێکی کوردی نیوی جەبهێ کوردی دەستێ واندا دەستێ خۆدان بەغدادێ و تەهرانێ و ئەنقەرێ و مناطق متنازع عليه او دەڤەرن کوردستانی ئەوێک و دەرەوەی ئیدارە هەرێمێ یانژی ئیدارە هەرێمێ ئستاندنە دڕۆژ و شەڤەکێدا کەرکووک بوو مەخمور بوو شەنگال بوو پشتی وێ 4 مانگا ئەفرین بوو ئەف سەفقەلەنە یعنی جێ مخابنێ چییە تەرەفێکی کوردستانی بەرێ جارا کری وا تەرەفی نەجارایەکیە بوا ڕەنگی یعنی دەستێ خۆ دەدێ دژمنی کووردا ئەوە جاراچە بەس vê carê yanî birastî birîne Kûr li Kurd û Kurdistanê vekirin. Çinki vê carê Kurda tiştekî baş şanî cîhanê kiribû, şanî dost û dijminê Kurda kiribû referanduma 25 Septemberê. Di wa referandumê da sedî nod û sê point tiştek خەلکێ کورد و کوردستانê گوتی ئێمە سەرخابووینا کوردستانê گوتی وەخت هاتی کورد سەرخابن وەخت هاتی حەقê کردایە دەولەتا کوردی چێ ببێ ئەوانە یعنی خەنچەرێک بوو پشتا دەولەتê کوردی خستن نەل پشتا پارتی خستن یا پشتا یعنی دەولەتا کوردی ئاوا ببوو دەولەتا کوردی نەما بوون بێژن گەلک و دەولەتا کوردی لێ ڕاگەاندن یعنی نه دەولەتا کوردی ئەگەر وسا بچووە و ئەگەر دەستێ خۆ نەداوانە دژمن دەولەتا کوردی دهات ڕاگەاندن و دەبوو ئەمر واقع بەس وەختێ ئەمریکی و ئەوروپی و دبینن نیوی جەبهەت ڤاڵا دەکێش دژمن ڕا تو تەسلیم دژمن دکێ تو کەرکووکێت دێ دژمن ئەو کەرکووکێ بخوینێ قەدیە ئەو مەرخمورێ بخوینێش داعشاتی ئستاندن ئەو شەنگالێ بخوینێش داعشاتی ئستاندن ئەوە وەختی تڕاب تەسلیمی دژمن دکێ یعنی ئەف ڕاستی گەلک غەدر لەگەلێ کورد بوونە گەلک بەس ئەف جارە غەدرێک بە پلان بوو بە مخەتەت بوو و بڕاستی ڕوورەشیک کردن لێ جارێک دی دەرسەکەش کوردارە دەرسەکەش کوردپەروەرارە بە تایبەتی دەرسەکە ji qiyada berzanî ra serkirdatiya berzanî ew ê ku şoreşa Eylûlê yan biş şoreşa Eylûlê heta roja îro bi serbilindî bi şerefmendî bergiriya Kurd û Kurdistanê dikin. Derseke
ديسا تافيوي تدي قالك بمرونة بحكمة بعقلانية قيادة برزاني تعامل كر بتشتكي بإخانتك وصارة جارك دي دستي خوشي دا چنكي كردن دفي أول خوفا قارن يعني براستي جبوش يعني برين كوربو چنكي أو برين نلاشي كردات هني للدولتا كردي فبو دولتا كردي تأجير ببو هناك دبيجن ظرف موضوعنا مناسب نا اگر كردياك بانا اگر او اخانتا چه نبا اگر جبها کرکوک و شنگال چول نبا اگر تسلیم نبا رادستی دشمن نبا رادستی اگر حشده مشده داعش گش یکن اگر او جبهه تسلیم نبا دولتا كردي دهات دامزراندن و راگهاندن و خلق مجبور بو پی اعتراف بکران چنکه پیوا کردی یک بود بلام مخابن او رو رشیا کرد باش ما روجهات برخود مجمع وكا سياسة مدارك باكوري كردستان دربار 16 اكتوبر تشد بجانگو شروفاتا جير تشيا و باندورا 16 اكتوبر لسيرم بيجن باكوري كردستان چبو زي چمجم دكتورة فيان اگرم بگرن 16 اکتبر دماکو ایریش لسر کرکوک هاتن جامدان وکا کومگو مبزج جنابرنا قواره هرما کردستانی بو بهتره ولاتان بدنگی هل بجارت یعنی کس به هواره هرما کردستانی و نهات اجبر چیز خوازم دورده پرسیب کم اجبر چه ولاتن سر است نافدولتی چه هرمی بدنگی هل بجارتن لدجی حکومت عراق ایران وستان اجبر دیاسه عراقی ده نابه چک لناف خویا عراقی لدجی عراقي بكاروري بله پاراستنا برجواندیه خالق زور گرنگا کدن سیاست نیف دولتی در ایت و همی دولت لپناو برجواندیا خو و برجواندیا سیاست برجواندیا و دولتی تعامل و کاری دیگل لاینین دورو بری دولت خو آن سر است جهان دیگر بگمان ایکش باندورن و چنده دم کردستان و که زکا اگرتی دشر داعش دا وکو اقتیاده رابرایتی سروگ بارزانی تعاملت کر و پیشمرگی قهرمان شیاتن دوره که زور کاریگر ببینن جهمی آلیان البن اک قیاده البن اک رابرایتی سروک بارزانی بو سیاست نیف دولتی ریک دا حریما کردستانی که نه دولت جبو بچت سنور دولت کادیتر ببرد و پیشمرگت قهرمان دل هفخین خواه دل براین خواه دیترین کرد لکوبانی دفاعی بکت برگیری جا آقا کردان بکت اوه برجواندی بو بلی دمه خیانت 16 اکتبر چه بو و خنجری شلای برای الحریم برای کت و پیشمرگه بو دو بش جزء که پیشمرگات کر نگری و پیشمرگه یکی دیتر ندزانی کاده چاوابت مورالاوی شوازه که گشتی خاطه خواره دی چاوا برگیریه بکت پیشمرگه یکی دیتر برگیریت کرل پرده و سحیلا بگمان برجواندیا زلهزن دنیای و برجواندیان و کردستان دورماندور به ناحزو دجمن دولت و کردی دا هاتیه دور پیچ کرن و هر او خیانتش دست همیان تیدا هبو و دست برجواندی دولتان و زلهزان تیدا هبو بگمان بوی رنگی کمالگاهان دولتی بو پاراستنا برجواندین خوین گشتی دی بدنگی هل بجرد بله اگر هیزا پیشمرگه چوا دی شر داعش دا ایک دست بو دی شر برگیری کرنج آخا کردستانی برانبرا هیزا دجمنت کردازه ایک با بگمان دا حلوست هیزن دولتی و کمالگاهان دولتی جب شوازه که دربت دا انجام رفراندوم جه سانه هیتر اینا پسند کرن و اینا دامپی دادان اشلای کمالگاهان دولتی ده
بله باشا مخابن دكتور دو أفيان برکیا کو دكتور أفيان دريجاهيا ميجوي ام بيدنالين ودريجاهيا ميجوي بلايكا رشع بناف جابين هميتا كي كرد ذا جاركا ديتر دوباره بوا به وحتى نوكاج كردستاني وبتايبتي جي خلقي كركوكي يه باجاوي چند دن و پروسا تعریف کرنی و گهورینا دیموگرافیا کردستانی یا بردوام الوان ناوچایا باشا دكتور أفيان برسا هري سركة كوتيكرن أو جروب خيانتكاري 16 أكتوبر نبا ريزينيكي تيدا چه سود ومفايك ورقرتن جي في خيانت يعني سودا چبو برجونديا چبو چه قازانش كرن جي خيانت أخوا جغيري رورشيه دديرو كده بتني قازان جوان روی رشیه و چونت زبلدانا میجوی ده حتی و تأخیر کرنا دولت بونا کردی و به امید کرنا تاکی کردستانی سر آست دنیای همه و بحقیقت نخوش کرنا بار جیارا خلق حریم کردستانش همی لایک آودو اوه قازان جوان ابو و بله مخابن بارودوخ سیاسی کردستانی حتی نوکه و مخابن او کلینا اوان ده هزرو دیدنا تاکین کردستانی و او بیجین ششتنا دماغی و بیجین لاری بردنا هزرا تندک تاکین کردستانی جه بوی اگر کو مخابن کو گل نشید وانا گهیم دست سزای خیانته چکو خیانتکار دوید بگه دست سزای خود ناچه بد هیچ خیانتکارک اگر بوجارا ایکی جبتت میجوا کردستانی ده دوید خیانتکار هر بگه دست سزای خود هرچند هندک سزا نوکه یلهاتی نصر چسباندنه بله بدا خوا او هنزه او زور ببورة دكتورة بردوان با بله ببورة دكتورة كلامكم بردوان با باشا دكتورة بله الو بله دكتورة بردوان با كلام بله فرمو باشا دكتورة مربمين هذا بسم جمع ماموستا نوريجي هتخازم او جيجي عليه خبا شروعي چند بكي ماموستا نوري بيگومان باندورك هري سركا خيانت تگوك و خنجرك بو عنگو دولت كردي ده لسر استي دەڤەرێ بگشتی چ ڕۆژ ئەم بژن ڕۆژاوای کوردستانی بێتوەرن گرێدای ڕۆژاوای کوردستانی بە خیانەتێ چ کرد بە تایبەتی دەگۆ پشتیە 4 مەهان 5 مەهان لە عفرینێژی ئێریش هاتە سەرکردن یعنی بێژن زنجیرێکە پەوە گرێدای بوو و ئەvێکون ها چێت بێ ڕۆژاوای کوردستانی بوو لە هەرێما کوردستانیژی یەک ژهێنە ئەنجامێن خیانەتە 16 ئۆکتۆبەرە يعني برستي أو زنجيري مؤامرات يعني بلانا دجي كرد وكردستاني قايبتي هريمي كردستان چونكي هريما كردستاني هالجرا بروجا نتوي كردية هالجرا آلا كردستانية برلمان حكومة نيف دولته أبا بردوامة يعني شورشاء إيلو دويرة مستهدفة حتى رجع إيلو تشتل شنغالي بيات تشتل كركوكي بيات تشتل مخموري دجارة تش داعش بيت تش حشد بيت تشتل عفريني بيات تشتل سريكانية الجريسبي ولوانايا الكوبانية قالك نزيك ببي أفقشتك دوا تشرشوي بلاني دجمن وإخانتي خلكن ما بل يعني أجر نا جخيانتا 16 أكتوبر ما وأجر نا جا صفقاتك وبيادا كرنا وأجر نوم العفريني أجر نوم مالا كردي يكبا أجر نوم مالا كردي يكبا وأجر بيشمرجع لباشوري كردستان دي يك جبهة دا مابا يك بغدادي وحشد ومشد كسكي تجرؤ ندكر يرشي سر بري او جبهه دريج او هيك بيشمرجع هرمي كردستان تجرؤ ندكرن هيرشي سر كردستاني بكره دو كوملغاني في دولتي وقت كرد يكبانا وجبهه يكبا وبيشمرجع يكبا كوملغاني في دولتي مجبور بو اعتراف بكره بدولتا كردي اعتراف كواقع حال چونكي كرد يكر وجبهه خو باراستنا وشي إخانت أجر نبا
باشا ما مستمري بس تبي وي بس اتخازن في تمامك تبي بو تبي او اخانته بو وبغداد ايرشكر وكملگاه نيف دولتي شخور تماشا كر تماشا بينك سلبي لي بطولاتي پێشمەرگە چل پردی داستانا پردی چل داستانا سحیله پێشمەرگێ وێرێ بوون پێشمەرگێ ڕۆژاوای کوردستان بوون ئەو مەلاحمەیەک و پێشمەرگە واجب هێداکردنە و هیشتنە حەشد شعبی حەدێ خوا داڕاوەستی وێ هیشت وڵاتن ئەوروپی استیقبالا سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی دوا تەنگێدا وەک فەرەنسا کاک نێچیروان بارزانی چوو جەولاک لە ئەوروپا کرد تەوی ئیخانەتێ و تەوی جەبهە بەردام تەوی وێ ئەو تشتێک و پێشمەرگە چ دژی داعش کردی چ دژی حەشد کردی خۆ فەرد کرد و جارێک دی کورد استیقبال بن لە ئەوروپا و کاک نێچیروان تەدی بس ما مستمري تشتك فولتج هي دمك وعراقي حكومة عراقي إيش هرما كردستان يكر جاك بكاراني ما هو برس أرستي دكتورة فيان جيكر تقولي دستور عراقي نابي تشك لدجي نافشيك وريب كارانين تندرو عراقي دك وهرما كردستان يجرو خاطر يعني والله ولات الناف دولتي لدجي في بن بيكرني بيدنجي هالبجارتن يعني يك هالويست جينا ده زاني أو مسألة دستور للشرقي قشتي للرجلات والرجلات نافير وبطيبتي لوا رجلاتي كو وقتنا أنظمة عروبي ونظام مقاومة شي حكم كرنا دستور بمبيه دستور نال العراقي تاني الهميدرة بطيبتي العراقي تافي أمريكانا تدخل كر و ده حزارو سي دستورك نتشيبو أو دستورا أجر بمبينا بيبا أو دستورا جيبا كركوك ما دسدو تشل حطانها يعني موضوعي بايتخت كردستان داغير كرنا دستورا بباريزن تركيا هرشي هرمي كردستان دكي وحيشتي نود جند قصف دكي نبس دستوري خرق كري دستوري دولتك جيران يعني موضوعي دستور وتشتل سر كاغته فانا داغير كرن تبيوي وكرد إما لازم أم بهدوء بالنرماي بحكمة مرونة في الشكل صلابة في الجوهر چونكي أم توشبونه چونكي أم توشي دولتك نافخو تركيا بينا توشي دولتك نافخو إيران بينا توشي بغداد بينا توشي تبيوي يعني دوي داجي براستي نكو إما بارتينا وآليغرين أوينا أم ودوي براستي تشتيكو سركرداتيا سياسي كردستاني بطايبتي جناب سروك او قيادي بارزاني ج 5 6 سالكي وحتى رجا ايروج كردار دكي او بخا مرونه في الشكل صلابه في الجوهر قالك اخانات هاتنو تشون قالك ايرشي عواصمه بايتختين داغير كري كردستاني هاتنو تشون بلام تم او سركرداتي سياسي او يكو بارزاني بالريفا دبن او انا بالنجاحت كرد على الاقل كرد دفاع حالي ده يشتنا اگر وانبا اگر تشري پردي نكره اگر تشري سحيله نكره اگر تشري دجا داعش اگر برزانيا نكره اگر بارتي نكره كردستان تهلكه دكت هلاكتك مازن افجينا دمار سرها يعني قالك خلق لهولير الدهوك حسابي خاكرن كو ديماك جينوسايتك دنها ديماك جارك دي هيزن عراقي هاتن وخلق حسابي خاكر بلام او صمود او برجرياك وبيشمرقه وجناب سلوك بارز مسعود بارزاني كري اويكو لبرده وسحيله او هيش خاين رو رش بمينن تماشكن لبطولاتي فيري ايدي ولات كوملغاني في دولتي تماشكي وانا برجريا خاكر وانا يدي يعني شبكر إخانات كرنا أنها تقييم نرخاندنا كوملغاني في دولتي دبيجن سادي نودو سي جخلكين كردستاني سادي نودو سي بوند حفت بقيادة سياسي برزاني را بكردستاني را سادي حفت بخاينة را يعني خاينة تشتي قازنج كري سادي حفت وشان منفعة مالي وشان منفعة حزبوي باشا ما مستعد سادي حفت تشت قازنج ناكر باشا ما مستعد بله تماشوان جاست خازن برا خود ما جم ما مستح احمد موسيقى وجي وتبلي مبه ودهمان دبنا دخوازه لبورين جا سياسة مدار كرد روجات عمديت كمش بر كشيك قال بيوندية شي بولغاري ديناي قرتن ما مستح احمد دنباش
دەربارە 16 ئۆکتۆبەر چل جەمتە هەیەت بێژێ بە نەرینەتە باندۆراوێ لەسەر پێشەڕۆژە دۆزە کوردی بگشتی لە هەر چوار پارچەی کوردستانێکی بوو بە تایبەتی لە هەرێما کوردستانی باشووری کوردستانی پێشێ بێ ئێوارەتە و تەماشەبانێتە و گوهدارێتە بخێر و خۆشی بوو و بە حەرد و نێوانێتە و نێوانێک دەرباسژی نەبوو خۆزی گاوژی دەرباسوانە مە گوهداریە دەنگ و باسێ وا کردبە مە گوهداریە گوتنێ وا کردبە ئەم ڕۆژە بە ئێش ڕۆژە خیانەتە حەریمە زنێ ئاد ناوا تیرۆکە کورد و کوردستان لێ وەختێ تو قارە خیانەتێ دەکرد مخابن دنکارە دەستێ خۆدەینە سەرسەرێکی ژا خاینی هینگی پڕن دناوا کوردادن هینگی خاین پڕن مخابن دنکارە دەستێ خۆدەینە سەرسەرێ کیژا گلکی خاین مخابن لێ ڕۆژە 16 ئۆکتۆبەرێ ئەز وێ چاوێل و کوردستانی بوو وەک هەموو کەسێ سیاسی و چاوێوانان لە ڕیفراندۆمێ بوو داکۆ هەرە دەولەت بوونێ وێ چوبا دەولەت بوونێ ڕاستە وەک ئەیرانێ وەک تورکیا مەتەنگرن وەک ماتار هاتن گرتن لێ باوەریا مدە بوو وێ چاوێ بلکی فەرەنساکاری بۆ تایاران داخستا ئەوێ داخستا ماتارێ چکێت ماتارێ هەولێری وێ چاوێ جا ریفراندۆم چوبا سەری و چوبا دەولەت بوونێ وێ خەلکی هێدی اعتراف پێکردەوە لێ مالا تەڵابانی مخابن سەرسەرێوانە هێرۆ خائن يعني منابێ کری هێرۆ خائنش بەر تشکی خراپ کردی مخابن يعني نە تشکی باش کردی وێنا گاریب و زارۆکێ فەقان عکربانە بۆ رابن کەرکووکێ تەسلیمی ئەو حەق دشیعی بکن شیعە کێ باواش کوردار نایە تەب گزاری ئاپێ منن ژێ ئەیرانی لێ کێ باواش مەر نایە ئەد یەکا دوا هێرۆ خانم هینژی دەبالاوێتەیە گە حیفا بابێ خۆش جمارا بەرزانی کردیمێ ئاسوسیا بەرا مرۆ يعني بإنصاف بيشتغل جلالي طلباني بصالي دريج راجتي سلاح صدام حسين ودوجه برزاني تسكني امام حنكي فبهبدو نكن فأغمى البعض يعني وقت قطاشتيا و خيانت به نممكن الشيباوانا نتوبون به فأب لاهور از دخوازم بگم اف في خاله هاني لاهور وقت دركت سر تلفزيون فرانس 24 و به انگلیسی جی دشتغلی توجامر خدا نتانی کردی دشتغلی دبو از و پنجی ناب بمره او و پنجی ناب جگلت پارتیین کردستانی ای خاین مینا پککه مینا گلک پارتیین لباشورین کردستانی و هن خلق خویایی میشی يعني وی چاقی من ندی یک جواب پارتیا هات و دفاع فکر و برابانی دبر فکر و اجلاهور گو دود درواده که اب نراسته ما امزه نکریه وقتی که برابانی دبر فت نکرنه و تبدا بلای طلبانی را امزه کریه خاینه ما نبری دعول دمشترگوتو نکار دست خدین سرسری کیجا خاین گل مسترین خاین گیش خاین وکر مخابن او 16 ئۆکتۆبەری خەونا کوردی نەخەون نه ئەبەدەن کوردستان حەقێ مەیە نەخەونەکرد لێ ئەم دەبێژن خەونەکەش بەردەهم دنابا 100 ساڵی دەمجار تێ بوون دەولەت و پایتەختاوێ مەهەبات بوو هێدی 5-6 ساڵی بدوود بەگۆ ئەم چوون بوون دەولەت بسەرۆکاتیا جەنابێ سەرۆک مەسعودێ بەرزانی و تەحەدیا دنیایە کرد جەنابێ سەرۆک و پێش دنیایە کرد ئەمکارن قطيعي بدجمني خورشكن يك جوا دجمنا عرب آخر من بدجيا باشا مامستا أحمد خازم بس درفتي بدما دكتورة فيان جي دكتورة فيان بريا چند روجان ركبتنا شنقالي هات راقهاندنا برا حكومة هرما كردستان وحكومة بغداد أمكارن بيجن كو ركبتنا الشنقالي يكم بينقا بجبوي نهشتنا سوار خيانات 16 أكتوبر وتباين نافچين كو د سال 2017 هذا 16 أكتوبر ده هاتنا داگیر کرن و مینا الشنقالي روشا و ركبتن سواري کرنو آسايب به اوه كو خيانت کرنا دوی در د جهانا منه بله راستا ركبتنا كتنا بين هرم كردستان و حكومت بغداد هاتیا کرن بو آسایی کردن روشا شنگاری و گراندنا به جارکاتی
و کاراکرنا ماده 140 بله هیچ وقته که جد 2003 وراک و هدانو که 17 سال در بازد بن هیچ حکومت که بغدا بگیری پر کفتنت خونه کریه و دستور او دستوری که وزیرت جنیو خلکی 700 عراقی دنگ بودای شوان هەرێما کوردستانی هیچ جزئەکێوی نەهاتیە جێبەجێکردن و ئەمە دەبینین ڕۆژ بە ڕۆژێ عێراق بەرەف تائیفی عێراق بەرەف وێرانبوون و قابلبوونەکە دیتر دەچێت لەوانەکێ ڕاستە ئەفرەت کەفتنە یاد ئێتەکردن و هیڤیامە ئەوە ئەم هەمی دڵخۆشین سیاسەتە هەرێما کوردستانی و یل ئاستێ چل ئاستێ هەرێمایەتیە بێت چل ئاستێ نافخۆیی بێت گوتگەل حکوومەتە بەغدادی رە ئەنجامدان و بشید بارودوخ آسایی ببتوه و اف خلک زررمند حوالاتیین ما جشنگاریا بزبرنه و شنگارا بریندرار و جارکادی دست به آغدان کرنا شنگاری بیتا کرن و جیان آسایی بو خلکی بی بزبرتوه بله اف کندجه هیچ وقت که برینا کیر یا خیانت و برینا کیراج دزدانا پینجو ایک صدیج خاک کردستانی که پیشمرگه قهرمان نزدیکی 2000 شهید خوینا خو او ناوچه آزاد کربونه و چجاراج بیرا منابت و آسوار نوی خیانتی جب ببی صانهیه و ببی رنگی سر حریم کردستان خلاص نابن باشا دكتورة دفردا أوا بريكفتنا شنقالي دماغ بريكفتنا شنقالي بتجيب بيل سر عردي هم كان بجن بيلانك وذا صالة 2017 عند 16 أكتوبر ده هاتي بيجي كرن إيدي نامنه پشتوێناکێ تەبایە ناوچەیەندن بگرە مینا کەرکووک مەخمور خۆرماتۆ ئەو ڕێککەفتنە شنگارێک و دەمی بێتەکردن ئەو پیلانە 2017 هاتیەکردن دێ هێتە لاوازکردن بەلێ وێ قووەتێ نابێت ئەو قووەتە هینگێ کوردستان پێ بوی ڕەنگی ئەvە 3 ساڵە دەرباز بوون ئەگەر 3 ساڵ ئەگەر خیانەتە 16 ئۆکتۆبەر نەهاتباکردن نوکە کوردستان ڕەوشەکە دیتر بوو نوکە کوردستان دەولەتە کوردستان بوو ئەvە 3 ساڵە خەڵکی کوردستانی یەش لای ڕژێما بەغداوەت ئێتە برسیکردن ئەگەر خیانەتە 16 ئۆکتۆبەر نەبووایە خەڵکی کوردستانی ببی ڕەنگی نەتبوو حتا نوکە برسی نەتبوو دا دەولت خودان دەولەت و خودان سەرمایە سەر بەخۆی خوابت و ئەگەر حتا برسی جبا لپێناوە دەولەت بوونێ بوو ئەف ملەتە دەبسانە هیتر تەحملە في ظلم زورداريت كت أباش لا رجيم بغداد دل سر هريم كردستان إيدا سفاندنه هي بياما أو راستات سياسة حكيمانية سروك بارزاني وهر دو هفكارين وي سروك هريمي كاك نيجيروان بارزاني وهر وصا سروك حكومة هريم كردستان كاك مسرور بارزاني سياسة بان أو بينغابين أرينيين بانو لسر أصلين الدولتين لسر أصلين نفخوي حاضتين هیزو بارتقایی و سنگ هریم کردستان ید زبرته و وکو کاراکتره که سرکی ده وان رویدان سر آست نیب دولتی سر آست هریمایتی روجهلات نابراز دا چید بند بله امش بیر نکین خیانتا 16 اکتبر بو هوکار نبتنی هریم خلق هریم کردستان برسی بد نبتنی شهید بیندانه نبتنی آخام بچد بلکو ضررك زور مظن لسر أصل هر 4 پارچه كردستان الكردستانيان دا خيانة 16 أكتوبر بو أجرك جوان أجرين أو روداون أو شرين دروج أباي كردستان تدرس بوين أو داغير كرنا الآخر روج أباي كردستان هاتيا كرن شلاين هيزن هريمي با أجر 16 أكتوبر نبا چاوانه که دشر داعش دا همی کردستان برف یک بونه که یک گوتاره که سیاسی چو و بارسنگی که زور مزن دناف سیاست نیب دولتی دا دست خوبت اینات سر آست باشور و سر آست روژاوا دستکفتی انگل کردستان زور مزنتر بن دا زور مزنتر بن و نبیه اگر بی پرتوازی همل باشور کردستان دناف هزین سیاسی دا همل روژاوای کردستان کاردانه و یکا زور خراب و جین و جیارا کردستانیان خلق کرد هر دو پارتیا بشویه که دیتر و بشویه که زور زحمت و تجی خوین و تجی گری و رونده که دیکان در باز بو اوه همی
وريجا شازدي أكتوبر وخيانتا وان خاك بروشابو هي بياما أوا وأم أميدوارين وأم جاجبينين بسياسة رابر خو سروك بارزاني أم بجاجبينين كو أو دي جاركا ديتر كردستان زبرين تبع وي آسبو سنگي هي ونو بوادرت ويجي ديارن وكو إيكشوانا كوري كفتنا شنگاره بلي أبي دمك زورش مبر و هر وصا هيزك زورش مبر و جارك ديتر حتى تو آبا بكيوا و بجهيوا وقتك ديتر و بحقيقة دمك ديتر بيت بيت دير إخسنك ديتر بيت بيت و هر وصا وزو هيزك ديتر يا زور مزن ج كردستانيان دبيت و بيجمان أبا بارد وصا جلكت ميجوي ده وقت وكي كاك نوريج آماجة في داب سرمك كردستانيا يهاتية بلي بولا بودجمنان ديار بد راسته أو خيانتي وناشيات جاركادي خجركادي تر الجلي كردستاني بدن بلي مطمئن بن چجارا جلي كردستاني جدا خازا خاودا خازا سربخو بناخوا رانا وستيت و أفري بازا هرا بدا ودي هرگه حكا آمانجي باشە دکتۆرە مامۆستا نووری ڕێکەوتنا شنگالێ یەک ژێ خاڵن هەری سەرەکە دەرخستنە چەکدارین پەکەکە و حەشدا شابی دەربارەی پەکەکە و لە دژی ڕێکەوتنە ڕاوەستایە و ئامادەکاریانش بۆ شەڕژیت کە هەمان دەمێدا ڕێکەوتن وێ چاستن گیا بینی حتا بکەوارێ بجیکردنەوە دە هەمان دەمێدا وێ چه باندۆرێ ڕۆژاوای کورسانی بکە دەماک و پەکەکە ژێ شنگالێ وەرێ بەکشاندنە بۆ دەرخستن يعني قالك تشت قالك سركفتن يعني وقت رجاء 16 اكتوبر او اخانتا جي بلانا اخانتي تشي بويا واخانات جي بويا او انا حساب كل كرد وكردستان نما هرما كردستان هات رو خاندن وبروجا نتوي كردي نما بلام انقلب السحر على ساحر قالك سركفتن جي 16 اكتوبر وحطانها لسر هستا هرما كردستاني بون يعني هاتو شوي سروك عالمي وتديكاك نشيلوان بارزاني شو ده يعني قالك سركف يك جوا سركفتنا ويك جوا برهمن خباتي بيشمرقه خباتي قياده كردي خباتي قلي كرد هما بج اخانتي وفردا ريكفتنا شنغالي شنغالي سيجنالك ايجابيه دسبيكك نويه برهما خباتا كرداش بو دوزا كرديش بو دوز تايبتي يعني هرما كردستاني كاني بو بياما خلقي يزدي كردين مو يزدي لشنغالي بغاندانا عالمي ريكفتنا شنغالي UN كري كوملقاها نيف دولتية جارانتورا جيرا مامسنا طبيعي UN كري يمن طبعا دبا رأيك منو شخصيها بنيرينك من طيبت يعني از بيجم وبككا وغيري بككا وحشد ومجبور بكشن تشاوا مثلا شتي نبيري مرا جرك كرد فايدش تجربه خوب ببينم بريارة شاسد وحيشت او بريارة نيف دولتي اوكو پشتی هجرة المليونية باراستنا هرما كردستان بي و UN تدخل كر وبريار دركت صدام حسين بعظمته خا جيشه خا اداري خا هموش كردستان كشاندن اف حشد و پککا نس صدام حسين ما كنتر ركفتني شنغالي UN كري كوملقاها نيف دولتي كري جبو باراستنا كردين يزيدية وكم اولك باراستنا وانجا حشد چونكي ايمن سلافو ريز بو خلقي مو كردي يزدي ل كامبا چه خلق چه وفد اجنبي شاندي اوروبي دچون جامان دگو بو چه تناري بو چه تفردا ماي نه شنغال داعش تيدا نماي چل شاريا چل دهوكي او كامبين مو كرديز دي همو بيقدنگ دگوتن اما اري داعش شويه بس حشد ماي بس فككا ماي اما اگر پیشمرگه و نگره اداره كردستان و نگره شنغالي و نگرن او پیامك دمك يعني براستي اما ادبجم ام قرزاري وموقفين او يكون بن شادرا كردي ما يزيل بن شادرا اري دانجن هنا ادبجن ام ناكشن وقرك بككا نظام وحدات حمايه شنغال او قش في شيء لبن شادرا او يكو
هەرێمی کوردستان نەهیشت یزدی پەرگەندە ببن یزدی کوردیمە وێزدی هەموو هاانین هەمبێزکردن لە دهۆکی بوان کامپ چێکردن بوان خەدەمات چێکردن کەچکێوان ڕزگارکردن بە ملیۆنە دۆلار دانا حتا کەچکی یزدی ڕزگار هەموو هاانین ئەو کوردیمە وێزدی بیەکدەنگ لە بن چادرا دبێژێ ئێمە ئەمڤە ناگەرن حتا ئەمانتنە بێ حتا ئیدارا هەرێمە ئێمە حتا هەشت و پەکەکە هەشت ژی وێ دەرێ پەکەکە ژی وێ دەرێ دەربارەی ڕۆژ ئاوای کورسانی مامۆستامیری وێ چ باندۆرێ پێشوەچوونن دەبەرێ بکەین تزانێ ئەڤ یعنی ئێ شنگالی دەرسێک دنە ژڤا حزبێن و حزبایەتیە دکن و کوردایەتیە ناکن ژوان ڕایە یعنی چ پەکەکە ئەو غێری پەکەکە بێ پەکەکە ئەسڵان شنگال نەساحاتەیە ڕۆژاوای کوردستان نەساحاتەیە یعنی یەک ji عرقەلێ ئانها ڕێکەفتنا ڕۆژاوای کوردستان ڕێکەفتنا ناوبەرێ ئەنە کەسە و قەسەد یان پەیەدە ئەو کی عرقلینی پەکەکە تلقام شلوچیدکی پەکە چ شغلێ تەل دێریکیە پەکە هەرە بۆست کوردستان هەرە ئامەدێ هەرە حێراکەکی خۆی سلمی سیاسی مزاهراتە لێرە بکە خۆ پێشاندانە هەر حەقی کوردە لێرێ بقەدینە تا چی ئیشی تە فەقیر عەبداڵەی شنگالێ هەیە هەرە کەچکی شنگالیە دەستی داعشە بەحە یعنی ئەف تشتانە ئەف وێ لە ڕۆژاوای کوردستانژی وێ ئەد بێژم وێ ڕۆلەک یعنی وێ تشتێک ئیجابی لە وەرژی تەسیر بکێ دەرسەکە ژێڤا ئەحزابێک و حزبەویەتیە دەکرد نه لازمە کوردایەتی بکەن لازمە ینی ئێدن ئێمە ئەز حەزکم تێبینەکە ئەو ڕێفرەندۆما 25 ئێلونێ سپتمبەری ئەوە کو خواستنە بڕوخینن ئێ من ئەد بێژم ئەو ڕێفرەندۆما بووە تابووە دەولەتی کوردستانی و دسجلاتی کۆمەلگەها نێودەولەتیدا هاتی نیفساندن کە ڕۆژێکێژ ڕۆژا کووردا گوتی ئەرێژ دەولەتا کوردی را سەدی 93.7 کووردا گوتی تەنێ مایی ئەگەر زەرفێکی نێودەولەتی چێ ببێ و ئەگەر کورد ژێرەخە حاضر بکەن ڕاگەاندنا دەولەتا کوردی مایی وەکی دن ئەوە تابووە جارێکی ئەم چ ڕێفرەندۆمە ناکەن ئەو ڕێفرەندۆمە تابووە تەماشبانەجا بیام گەشت نەداویا بۆڵتەنێ بەریبداوێتنیش خازم سپاسیا دکتۆرە ڤیان سلێمان سکرتێرایەکی تیاژنێن کوردستان ئەروها سپاسیا مامۆستا ڕۆژهات ئامادی سەرمەدارێ باکوورێ کوردستانێ و سپاسیا بڕێز نووری بریمۆ ئەندامی کۆمیتە ناوەندیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا و سپاسیا شڕۆڤەکاری سیاسی ئەحمەدی موسێ بکەم کولگەل من بوون هەر شاد بن.